هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش کەکانی سوودانی بە دیاریکراویەکێک لە ڕاوشکارەکانی ڕاستەکەی باس لە ئەگەری دواخستنیان بژاردەی دواخستنی هەڵبژارنی پەرلەمانی عێراقەکە دەڵێ دۆخی ناوچەکە ڕاستیەکەی وا دەخوازێکە هەڵبژاردن نەکرێ حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی یان ئینقاز پێک بێنرێر سوودانی خۆی سەرپەرشتی کە مەترسیەکان لە عێراق دوورەکەونەوە و بارودۆخی ناوچەکە ڕاستیەکەی پەیوەست کراوە بەم داواکاریەی یان ئەم تەڕحان پێشنیازەی نزیکەکانی سوودانی بەڵام ڕاستیەکەی ئەمە تا چە نەکرێ پێشنیازێک یان ویستێکی سیاسی دیاریکراو بێ و شوێنی خۆی بگرێ چونکە هەردوای ئەوە کاردانەوەی سیاسیمان بینی لە ناوەندە سیاسی عێراقیەکان لەلایەن سەرکردە سیاسیەکان بە دیاریکراویش لەلایەن نووری مالیکیەوە ئەوەی ڕەت کردەوە کە هەوڵێکی وا بدرێ حکوومەتێکی دیاریکراو دروست بکرێ و ماوە دەستوریەکان تێپەڕێنرێ بێ ئەوەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێ قسەکردن لەبارەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەکرێیان ناکرێت لە کاتێکە ڕاستیەکەی پێدەچێ پرسێکی دیاریکراو نزیکتر بێ لە عێراق ئەویش گۆڕانکاریەکانی ناوچەکەیە و هەموو ئەوەی کە ماوەیەکی باشە باسەکرێ چۆن ئەم گۆڕانکاریانە بەر عێراقەکەون سەرباریەوەی کە لە ڕسمە گشتیەکە لە وێنە گشتیەکە سەیریەکەی باس لە یەمەن باس لە ئێران باس لە سووریا باس لە لوبناان باس لە خودی غەزە ڕاستیەکەی زۆر زیاترە لە باسکردن لەبارەی عێراقەوە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە عێراق بە دوور بێ لە گۆڕانکاریەکان نەخێر هەر لە ئەمریکا پرۆژێکی دیاریکراو هەیە جۆ وێلسن کۆنگرسمانێکە قسە زۆر لەسەر عێراقەکە بەڵام پرۆژه ئاسایەکی هەیە لەگەڵ هەندێک لە هاوڕەکانی دیکە ناویانەوە پرۆژەی ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران و بە دڵنیاییەوە هەموو داواکاریانەی کە پێشتر لە ڕێی ئەمریکیەکانەوە کە پێدەچێت داواکاری ئیسرائیلیش بن بە حکوومەتی عێراقی گوتراوە بە تایبەت مەسلەی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران هەڵۆشانەوەیان پرسی حەشدی شعبی هەموو ئەمانە وەکو خۆی ماونەتەوە سەرباریەوەی جۆرێک لە خۆ بێدەنکردن لەلایەن عێراقیەکانەوە بەدیەکرێ قسەی دیاریکراویش لەلایەن بەشێک لە میدیا عێراقیەکانەوە هەیە کە ئەسڵەن بەشێک لە سەرکردەی گروپەکان میلیشیاکان خۆیان شاردۆتەوە و ئەکرێ ئەمە پەیوەست بێ بە ئەگەری گورزێکی دیاریکراو پێشهاتێکی دیاریکراو لە عێراق پێشهاتەکانمان لەبارەی عێراقەوە بە دیاریکراوی لە پرسی سزا ئابوووریەکان بینی مەسلەی سزادانی هەندێک لە بانکەکان و پرسی دیکە چە لەبارەی ئەگەری سزادانی هەندێک لە سیاسیەکانیش هەیە بەڵام بەمەنە ئەوەستەیان نەخێر پرسی دیکەش عێراق ئەگرێتەوە من هەمووەمانە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم سەلاح بوشی سەرۆکی ناوەندی عێراق بۆ توێژینەوەی استراتیژی بەڕێزیان لەگەڵما بن گفتوگۆکەین و دکتۆر کامران بەرواری مامۆسای زانکۆ و ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە بەڕێزیان لە دوهۆکەوە بە سکایپ لەگەڵمان بەڕێ سەلاح بوشی دکتۆر کامران بەرواری سلااوان لێبێ هیوادارم زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم بەڕێز بوشی لە ئێوە دەست پێیەکەم سپاس بە ئێوە دەست پێیەکەم کامیان لە پێشن هەڵبژاردن یان گۆڕانکاریەکان بەڕاستگۆی قسەکەین ئامادەکاری هەیە کە ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە بێتە سوپرایزێک لە داهاتووی سیاسی عێراق ئەگەر هەڵبژاردننی عێراق سەر بگرێ و هەنە ناڕازی هەیە لە شەقامەکانی عێراق بۆ دووبارە خستنە ئارایی هەڵبژاردننی عێراق بۆ لەوانەیە گۆڕانکاریەک ڕووبات لە مەدانی سیاسی عێراقدا لە هەڵبژاردننی داهاتوودا و لەوانەیە هەندێک ئاراستەی ناوخۆیی عێراق بە یاخود شەقامی عێراقی دەربارەی گۆڕانکاریەکانی داهاتووی عێراق ئینشاءڵڵا باشانی تۆ پێت وایە هەڵبژاردن پێش ئەگەری گەیشتنی گۆڕانکاریەکانە بە عێراق ئێمە لە بەردەم هەڵبژاردنای زیاتر وەک لە ئەگەری ئەوەی کە گۆڕانکاریەکی دیاری کرا و ئەوانەی ناوچەکە بە عێراق بگا
گۆڕانکاریەکان لەوانەیە کە پەیوەندی بە کێشەکانی دەرەوە نەبێت یاخود ئەو زەقتانی کە دەرەوە لە عێراق دەکرێت بەڵکو پەیوەندی بە سەرجەم بەرز سیاسەکانی عێراقەوە بێ بەڵێ هەندێک گفتوگۆ هەیە کە لەوانەیە کە لە منتەقی سیاسیان نەبێت یان هەندێک گۆڕانکاری و گۆڕانکاری لە نظامی سیاسی و گۆڕانکاری لە حکوومەتی عێراقا لەمڕۆوە ڕێمی سیاسی لە عێراق بەوەی هاتنی بەرەو پێشهاتنی گۆڕانکاریە سیاسەکان و دەنگانی عێراقەوە و بە تایبەتی لە گۆڕانکاری لە دموکراتی و پەیوەندی بە کێشەکانی دەرەوە نییەوە و ئەمەژەوەیە کە هەوڵەکانی عێراق داوایەکەن. لەبارەی ئەگەری دواخستنی هەڵبژاردن قسەی نزیکەکانی سوودانی بۆ ئەگەری دواخستنی هەڵبژاردن و پێکێنانی حکوومەتی ئینقاس حکوومەتی ڕزگار کرد قسەیەکی جددیە ئەکرێ وەکو با بڵێن ویستێکیان داواکاریەکی سیاسی جددی سەیری بکەین بەڵێ ئەمە واقع نییە کە ئەمە پێویست بە حکوومەتێکی لە ناکاو بکات یاخود حکوومەتێکی یان هەمان حکوومەتی کە ئێستا هەیە کە داوای حکوومەتی لە ناکاو کە یان حکوومەتێک لە دەرەوەی دەستور بێ و لە ئێستا دەستور کۆتایی پێناتەوە هیچ داواکارێکی سیاسی نییە بۆ ئەوی حکوومەتێکی لە ناکاوە دروست بکرێت و ئێستاش هیچ شتێ دروست نەبوو کە ڕێگای بەیان داواکاری ئەوە بێ کە حکوومەتێکی لە ناکاوە دروست بکرێت و ئەو حکوومەتە لە ڕێگەی سیاسی و کۆمەڵایەتی نییە. ئەم پرسی هەڵبژاردن و گۆڕانکاریەکان لە عێراق بە دڵنیایی و دوو پرسی گرنگن ئەوەی ئێمە تێبینیەکەین ماوەی پێشوو ئەوەندەی قسە لەسەر پێشهاتەکانی ناوچەکە و ئەگەری گەشتنی بە عێراق بوو ئەوەندە لەسەر پرسی هەڵبژاردن نەبوو خۆ ئەگەر تا مانگێکی دیکەش کۆمیسیۆن ڕانەسپێرێ بۆ ئامادەکاری بە دڵنیاییەوە لەو ماوەی کە پێویستە هەڵبژاردن بکرێ پێ ناچێت کۆمیسیۆن بتوانێت بیکە بۆیە ئێمە لە بەردەم کامیان نین ئەگەری دواکەوتنی هەڵبژاردن یان هەڵبژاردن خۆی نزیکترە یان نەخێر گۆڕانکاریەکان نزیکترن ئەوەی کە دەکرێت عێراق بگرنەوە. باش دکتۆر پێم وابێ گرفتێکی تەکنیکی هەیە دەنگی تۆ ناگا بە ئێمە بزانین پرسەکە چییە چارەسەری ئەەکەین باش ئەچمەوە کە چارەسەر کرا دێمەوە لای تۆ دکتۆر کامەران بەڕێز بووشی بۆچی پێت وایە داواکاریەکەی نزیکەکانی سوودانی بۆ دواخستنی هەڵبژاردن واقعی نییە وەرە پرسێکی وا لە ئارادانیە بۆ داواکاریەکی لەو شێوەیە لە کاتێکە دەمێکە ناوچەکە گۆڕانکاری دیاریکراو بەخۆیەوە ئەبینێ و عێراقیش بە دوور نییە لە ئەگەری گەیشتن بەو گۆڕانکاریانە ئیتر بۆچی قسەکردن لەبارەی ئەگەری دواخستنی هەڵبژاردن واقعی نییە گۆڕپانی عێراقی یاخۆ وەکو گۆڕپانەکانی تر نییە ئەگەر باسی گۆڕپانی ڕۆژاتی ناوەڕاست و عەرەبەکان بکەین لە داهاتوویەکی نزیکدانیەوە کۆرە ئەمڕۆ استقرارێکێ لە سیاسەتی عێراقا و لە دامودەستگاکانی ئەو پەیوەندیەکانیشی وەکو پەیوەندی باشەکان وەکو هێزە سەربازیە گەورەکانی جیهان پەیوەندیەکی پۆزتیڤی هەیە لە نێوانیاندا و لە ناوخۆ و دەرە و دراوسەکانی عێراقشە هەر گۆڕانکاریەک لە عێراقا ئێستا نظامی سیاسی عێراق دیموکراتیە و منطقی سیاسی قبولی ئەم منطقی سیاسی و هاوڵاتی عێراقی قبولی ئەم سیاسە ناکە و بە تایبەتی و کە ئێستاش هەڵبژاردن لە داهاتوودا ئامادەیە ینی ڕۆشنەکانی ئامادەیە و ئەگەر ئەم سیاسە ئەگەر وا بێ بۆچی پێت وایە سوودانی و نزیکەکانی با بڵێن پێش هاتێکی وا یان داواکاریەکی وا باسەکەن بۆ دواخستنی هەڵبژاردن مەبەستی سوودانیە بێت چی بێ؟
بەڵێ بەڵێ من باسی مۆزوع ئەم کرد وتشم ئەمە منطقی نییە و لەبەر ئەوەش ئەمە دەستوریان و قانونیشن بۆ سوودانی بۆی ڕخسا و حکوومەتی سوودانیشی سوودانی خۆی نییە بەڵکو هەماهنگێکی سیاسی هەیە سەرۆک سوودانی بەڕە سوودانی بەشێکە لە حکوومەتی سیادی عێراق و بەشێکە لە سیاسەتی عێراق و بەهۆی ئەمەشەوە بڕیارەکان تەنها هی سەرۆک سوودانیان بەڕێ سوودانی نین یاخود ڕاوێژکارەکانی بەڵکو بوو بەڕێ سوودانی بەشێکە لە دروستکردن و هەڵبەشانەوەی حکوومەت و هەندێک ڕەو بۆ چوون هەیە دەربارەی بەرەیەکی تر لە نێوان ئەگەر سوودانی یان کۆمەڵی سوودانی مووقیفەکە چییە بێ بەڕێز بکەن مووقیفەکە چییە بێ لەلایەن ئیدارەی دەوڵەتەوە بەگشتی پێت وایە مووقیفی داری دەوڵەت چییە؟ هیچ ترسێنێ دەربارەی ئەمە بابەتە بەڕێوەبردننی دەوڵەت خاوەنی بڕیارە لە دروستکردن و هەڵوەشانەوەی حکوومەت و لە ئەنجامی ئەمەشە تەمەنی حکوومەتەکەی سوودانی ئەگەر شتەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت یان بە قانون دەستور بەڕێوە بچێت ئاساییە بەڵام دەستپێشخەریەک هەیە یان ئەگەر دەستپێشخەریەک هەبێت لەبەری ئەم بابەتە ئەبێت یەک لایەکەرەوە بۆ دروستکردنی دەوڵەت و یاخود کۆتاهێنان بە دەسەڵاتی بەڕێسوودانی باست لەوە کرد بەڕێز بووشی کە قسەکردن لە گۆڕینی مەنزومەی سیاسی ڕژێمی سیاسی لە عێراق قسەیەکی منطقی نییە لە بەغداد لە ناوەندە عێراقیەکان لە ئێستا ڕێگە خۆشکە بەڵام بۆ باسەکرێ بۆ بووە بە جۆرێک لە مەترسی هەر گۆڕانکارە لە نظامی سیاسی عێراق ڕێگەپێدراون یاخود باوەڕپێکراونی ئەو قسانەی کە ئەمڕۆ هەوڵەکەی بۆ دروستکردنی پشێوەیەکی سیاسی بۆ یعنی ڕکلامێکی پێشوەختەیە بۆ هەڵبژاردن ئەمەش بینینێکی ڕاستەقینە نییە بەڵکو پارێزگاریکردن لە سیاسەتی و پەیوەندەکانی دەرەوە لە ئێستادا بە تایبەتی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و وڵاتانی هاوسەی عێراق بەڵێ هەندێک کێشە و ناکۆکی هەیە کە کەمن لە دەربارەی مەلەفەکانی دەرەوەی عێراق و هەروەها لە ناو عێراقیشە هەندێک کێشە و مشکلەی ناوخۆیی سیاسی هەیە بەڵام ئەمە مانایەوە نییە کە سیاسەتی ناوخۆی عێراق بگۆڕێ و هەر کەسێک کە ئەم شتە باسکە ئەوە شێتێکی سیاسی بەڕێز بووشی دێمەوە سەر ئەم پرسە بە دڵنیاییەوە لەگەڵ بەڕێستا دکتۆر کامەران بەرواری عێراق لە بەردەم ئەوەیە بگاتە مانگی 11 و هەڵبژاردن بکە یان ڕاستیەکەی نەخێر لە بەردەم ئەگەری ئەوەیە گۆڕانکاریەکانی ناوچەکە بگاتە عێراق سلااف بۆ هەموو تەماشەوانێتەوە و میهوانەتی عەزیز هەواڵ سەلاح بۆشی زۆر باشترە ji بۆ عێراقê ئایندەی عێراقê و نهەیە عێراقê بۆ gelê عێراقê زۆر باشترە خۆ ئامادە بکەن di demê xwe yê diyarkirî da hilbijartin li عێراقê bênekirinê ji ber ku her pêşhateyeka bêtekirinê her gorankariyeka bêtekirinê her welatekî de eger millet neyê amade bî wê gorankariyê û destê xwe bû hêzê herêmî û yê cîhanî dirêj neket bêguman ew dewlet ew hikmet ew desthilat nakevîtin. Li vêrê jî Iraqê 2023 gorankariyeka نوعی بخوادیتیه کتنا رژیمکا دیکتاتوری وکی یا صدامی و نمانا حکمکی تاکروی ابروک عراق ولاتک فدراله بباورامن عراق پنگاوکا دی پابت یا پیشکتی تر عراق ببیت عراق کا کنفدرالیا دموکراسی دشتن خوشوان همو مترسیت هرمی و جهانی خلاص کتون دجوان پلانگریت هرمی شو قناغ در کبیت جبرکوی دمی گلن عراق همو بهفرا ده هفکار بن دگل وی حکمتاتینا جهینانی تشتش ویجی گرنگتر اوام افهل بجارتنی تینا کرنی وی جاره بن سیبر و سیاده عراقیا خدا بن نب دست دولت اقلیمی و هیز جهانی بن جبرکو امزانین اکش آرشت عراق کوچار سر نبونا روشا عراقش 2030 ولا حتی وگاف که افهل بجارتنی تینا کرن بن
سەروەریا عێراقیادا ناهێنەکرد بن سەروەریا هەندێک دەولەتت هەرێمی و جیهانی بە تێنەکردێ و ئەو هەوڵدەدان سەرۆکی حکومەتێ و سەرۆک کۆمار و هەندێک وەزیرادانن ئەڤەژی دەستێوەردانێکە کار و بارێت عێراقێدا دکتۆر کامەران چی گۆڕاوە لە عێراق تا ئێمە پێمان وا بێکرێ عێراق هەڵبژاردنێکی بەم شێوەیە و دوجاریش پێکێنانی دەوڵەت حکوومەت و پەرلەمان وانی دیکە بەبێ دەستکاری و دەستوەردانی لایەنی هەرێمی و نێودوڵەتی بکات لە عێراق هیچ نەگۆڕاوە و بەڕاستی ئەسڵەن دۆخە هەرێمیەکە زیاتر یارمەتی دەرە بۆ ئەوەی دەستوەردانەکان زیاتر بن نەک کەمتر. ئەvە ڕاستێکە ڕاستە ینی دەسوەردانێت هەرێمی و جیهانی زۆرترن و فشار ناف سەر هێزە جیهانیژی یەت نافخۆی زۆرترە لێ ئەگەر ئەف کەسێ لە عێراقێ حکمداریە دکەن مرۆڤێت عێراقی بن و بەرژەوەندی عێراقێ وەکو یەک ببێ ji zax û heta ku faw ji sînorê Rojavayê Kurdistanê Sûriye heta digihîte Îranê helbet mecalekê zor heye di Iraqê de mirovêt niştîmanperwer û kesayetê akademî û kesayetê teknokrat û kesayetê rewşenbîr bêne li ser hikmî desalata Iraqê baştirîn şêweb rêve bin. Temenê hikûmdariyê li Iraqê zêtirî 5000 salan ew yekem dewleta li serî erdî xandin û nivîsîn û ilm û zanîn û rewşenbîrî lê hatiye cîhanê hatiye hebûnê yekem welata dinyayê da mêjû dest pêkirî bervê çendê jî eger Iraqê hez bikin dikarin ji niha heta meha 11 rêkeftinekê di navxwe bikin û ew hilbijartinê tênekirinê bin sîbera komisyoneka Iraqî ya serbexwe da bênekirinê bê destêwerdana hizbî û bê destêwerdana herêmî. جاخۆ دکتۆر کامەرانەوەی هەرێمی کوردستانی ژەر کۆمیسیۆنی عێراق کردی دنیای ڕەخنەشی لێکەوتەوە. ئەمە یەک دوو هەر بەڕاستی ڕەوشی پێکهاتەکانی عێراق بە سونە و شیعە و ئینجا کوردیشەوە هی ئەوەیە بتوانن لە چوارچەوەی هەموو گۆڕانکاریانی لە ناوچەکە هەن و هەمووی ئێوێ شتێک بۆ خۆی بپچڕێ بتوانن بەیەکەوە بە جۆرێک لە کۆدەنگی بگەنە قۆناغی هەڵبژاردن خۆ هەر شیعەکان لە ناو خۆیانە موشکیلیان هەیە بە دیاریکرایژمە بەستم سەدرە. بله از به باشتید گهم راسته یعنی من گوتی سبب رئیسی کش 2003 وره حتانو که عراق چه نبوی عراق حکم لبکن او دستوردان اقلیمی و یا دولیه و اف هالبجارتنه تینا کرنه امتزانی مزور و مزیفن انجام توان دولت اقلیمی و درب عراق تینا داناندنه کرسی درب عراق تینا حتی تریم کردستان جی چجارا منه گوت که هالبجارتنه که راست و درست و نزیه الکردستانی هاتی کنه همی گوه ام بجین دست اجنبی نافدایا تزویر هیا بو به چنده جی پر باشه دوی قوناغان هدا ام وکو عراقی حول بدین بریارا ما یا چارن ویسی ما دست مدا بیدن جبرکو لعراق کسی دینینه لما ببیتا خدان و عراقش وی زلکاوا یا خراب در بخی تو چارن ویسی وان عراقیا نه همو مجهوله جا من دواتر دیم اولاد بزانم هر براستی مەترسیەکان لەسەر عێراق کەم بوونەتەوە ئەچمە لای بەڕێزبووشی پێش ئەوە بەڕێزبووشی تۆ بۆ ئاوا قسەتان کرد و خوێندنەوەتان بۆ دۆخەکە کرد کە مەترسیەکان لە عێراق دوورکەوت بێتنەوە هەر بەڕاستی مەترسیەکان دوورکەوتونەتەوە؟ بەڵێ پێش هەموو شتێک ئەگە وتمان باسی ناوخۆ بکەین ناکرێت یان هیچ دەسەڵاتێک بۆ هێزی جێبەجەکار نییە بۆ ئەوەی هێزێکی یاخود بڕیاری لە ناکاو دەرکات بۆکو هێزی سەربازی ناکاو و هێزی بۆ دەرەوەش
ئێمە لە کێ بترسین لە ئەمریکا کە پستانی خستۆ سەر شەقامی سیاسی عەرەبی لە بینی ئێمە ئەوانە ڕێکەوتنی زۆر هەیە و کە تا ئێساش بەردەوامە و هەردوو بەرەکە ڕێکەوتنەکەیان جێبەجێ کردو لەگەڵیا بەردەوامن و پەیوەندی نێوان ئەمریکا و عێراقیش بە هەندێک ڕێکەوتن پارێزراوە و هەندێک کێشەی سەربازیش لە ناو خاکی عێراقا بەردەوامە و پەیوەندیمان لەگەڵ دراوسەکانمانە زۆر باش و ئێمە لە کوێ بترسین بۆ ئەوەی باری لە ناکاو ڕابگەێنین هەندێک مایە پوچی سیاسی بوونیان هەیە لە هەندێک کێشەی ناوخۆی دەرەکیە و هێزی سیاسی پێ قبول نییە و دۆرەی هێزی سیاسی بەشداری حکوومەت و سیاسەتی عێراقن هەندێک کێشەی سیاسی و ئیداری هەیە لە عێراق وەکو گەندەڵی ئەم بابەتانە بەڵام ئەچینە سەر سندوقی هەڵبژاردن و لەسەر ئەم بابەتە بڕیارین و هەوڵین و پەردەیە بخەینە بەردەم ئەو کەسانی کە گۆڕانکاری بکەن یان بەناوی گۆڕانکاریەوە. چۆن پشتگیری ئەمریکا بۆ ڕژێمی سیاسی لە عێراق باسەکەی لە کاتێکە هەر ئەمریکا خۆی باست لە ڕێکەوتنەکەش کرد بەڵام هەر ئەمریکا خۆی ڕاستیەکەی سزا خاتە سەر هەندێک لە بانکە عێراقیەکان و ڕاستیەکەی فشاریش هەیە ئەگەر هەیە بۆ سزادانی هەندێک لە سیاسیەکانیش و سەرباری داواکاریەکانی تایبەت بە پرسی حەشدی شعبی و گروپە چەکدارەکان و هەڵوەشانەوەیان ئەمە یعنی قسەکە لەسەرەوەیە ئەمریکا پشتگیری لە نظامێک لە ڕژێمێکی سیاسی لە عێراقەکە کە دەستی ئێرانی لێ دوورکەوت بێتەوە نەک ئەوەی ئێستا بەڵێ بەڵێ گوێم لێتە ئەم بەشانە لەوانەیەک هەندێک کێشەی هەبێت لە نێوان هێزی یاخود حکوومەتی عێراقی و ئەمریکادا خۆتە زانی حکوومەتی عێراق ئیدارەکەی گۆڕا یاخود حکوومەتەکەی گۆڕا و ئەمەش کاریگەری هەبووە ئەمەشمانە ئەوە نییە کە ئێمە ڕاستەکە یاخود ڕابردوو لەگەڵ پەیوەندەکانمان لەگەڵ واشنگتن بەجێ بێڵین بەڵێ عێراق توانای هەیە کە مامەڵە یاخود گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکات ئەمریکا ئێستا عێراقی بە ئامانج گەیاندووە لەبەر ئەو کێشانەی کە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێدی لەگەڵ عەرەبەکانە و ئەمەشمانە ئەوە نییە کە ئەمریکا ئەو بازرگانی بە حکوومەتی عێراقەوە ئەکات هەندێک بۆ چوونی لە مەلەفەکانی عێراقی بە تایبەتی دەبارەی ئێران تەداخلەکانی ئێران تەداخلەکانی ئەم تورکیا بەڵێ هەندێک مەلەفی جیاوازەیە لەگەڵ حکوومەتی جێبەجێکار و لەگەڵ حکوومەتی سیاسی مەمانای ئەوە نییە کە بەڕێوەبەرنی ڕاستەقینی سیاسی بەڵام هەندێک بەرگری سیاسی هەیە لەلایەن سەرجەم بەرە سیاسەکانی عێراقەوە کە ئەوەی ئەمریکا تەدەخل نەگەوە هەروەها ئەمریکا حکوومەتەکەی واشنگتن سەبارەت بە هەبوونی ئەم پەستانانەش هەندێک بەڕێزی زۆر بە کورتی ئەگەر وابێ ڕژێمی سیاسی لە عێراق دەسەڵاتداری لە عێراق حکوومەت بە داواکاریەکانی ئەمریکا بۆ دوورکەوتنەوە لە ئێران ڕازی نابێ ناچێتە ژێرباری ئەنی لانی کەم حەشدی شعبی و گروپە چەکدارەکان هەڵناوەشێنەوە یعنی خاڵە دوورەکە ئەوەی کە هەمووان لەسەری ڕێکەوتون هێزە چەکدارەکان سیاسیەکان هێزی تەشریعی و هێزی تەحکومی ئەوەیە کە پاراستنی عێراق و سیادەی عێراق بۆ ئەوەی کێشەکان ناو عێراقا بێک و دانیشین هەڵگرێ و نەبرێت دەرەوە وە کێشەی هێزە چەکدارەکان لە عێراقا بەڵام یەکگرتووی عێراق هەمووان لەسەری ڕێک دکتۆر کامەران خۆ بێدەنگکردنێکی عێراقی هەیە لەبارەی داواکاریەکانی ئەمریکاوە بۆ خۆ بە دوورگرتن لە ئێران و
و بە دیاریکراویش خۆ بە دوورگرتنە سیاسی و سەربازیەکە و هەمووان نەزانین مەسلەی حەژی شعبی و گروپە چەکدارەکان داواکاری ئەمریکا چییە. ئەم خۆ بێدەنگکردنە عێراق گەێنێتە کۆ شتێکی باشە. اف خو بدنکردنا عراق ام پرده پوشکردنا اوان بو یری ناو عراق بن هیچ انجامکی بخورا ناینید جبرکو ام دزانین آرشا سرکی العراق 2003 ولا حتی وگاوه هبونا ایران د عراق و کردستان دا و هبونا ترکیه د عراق و د کردستان دا اوان دو دولتا دسته وردانکا زور مزن سر همو آستکی د عراق دا کریه و سروریا عراق پیشیل کریه ابروکه اگر ام پیورت ناف نتوایی آن دستور عراق تماشا بکنه عراق دولتک خدان سرورینینه جبرکو کومکا بارگایت اجنبی لسر آخا عراق هنه هر وصا روزانه هاولاتیت عراق کردستان تینا کشتنه کو باشور کردستان جی بشکه جی عراق خلق همیو بیدنگن خلق عراقی تینا کشتنه خلق عراقی برسیه گندالی عراقی هیم دسته وردان هنه اف گروپ چکدار هاتینا چکرنه زوربی و گروپا دروی لشکرک فرمی عراقینا بوه چنده اوه همی هوکارن ناکوکید نابین امریکا و نابین عراق دا چه ببید برکو امزانین اگر امریکا نبا صدام حسین بگاوه جدال سر حکمی بر چنده لهفاتنا كان تنسيقك لنزيق بونك بين بريطانيا وفرنسا والمانيا وامريكا ضد العراق دشيت عراقك ارام وسقام جير تشيكتن دكتور تا استا جروبا شيعيكان اواني نزيكن لايران بدياري كراوي ده صلاه داري شيعي راستيكي للعراق نتشوت جيرباري برسي هلوشانوي حشدي شعبي وجروبا تشكداركاني ديكا و ئەمە داواکاریەکی دیاریکرا و سەرەکی ئەمریکیە. ئەمە جێبەجێ نەکرێ چ کاردانەوەیەکی ئەمریکی بەرامبەر بە عێراقیەکانە بینین کاردانەوەی سزا ئابوووریەکانمان بینی لەسەر هەندێ بانک. بەڵام پرسی گەورەتر لە ڕێگەیە ئەوە هەمومان نەزانین لە ئەمریکا پرۆژاسایکی دیاریکراو هەیە و ناونراوە ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران. ینی دیارە ویستێکی ئەمریکی بە قوت هەیە بۆی چیتر عێراق ڕاستیەکەی ئەو پابەستیەی بە ئێرانەوە نەمێنێ. سەداسات ئەگەر عێراق گۆڕانکاریەکی سیاسەتا خۆیان نافخۆی و ئەقلیمیدا نەکەتن هەندێک هەڵوێستێک جدی و یەتڕۆن نەگریتە بەر لە هەمبەر ئیرانی و لە هەمبەر تورکیا و لە هەمبەر وان بارەگایە لشکریوانا سنورکی بو ندانید و او گروپت هی نخیزده چارچوبکا یا سیستمک نظامی دا بگمان مترسیل سر عراق هیا یعنی چاوا مدید رژیم اسدید ماوی چند روژکا دا کد احتمالا وی چنده هیا سوریا پشتی اینگه عراق و ایران و ترکیه جی بکن اوه راستیه که چونکو مادم گلین و هرمه پشتوانی الحکومت خوناکن بگمان هر حکومتک معارضه بکویش بو به چنده جی لو ما پیشنیار کرد امزانین هندک تایبتمندی شیعه هنه سنه هنه کرده هنه عراق اگر ببیته عراق که کنفدرالیا دموکراسی نل سر بنگه که طایفی و مذهبی و دینی و عرقی بلکل سر بنگه که جغرافی دوگا به عراق که آرام چه بید بونمونه ام دکارین اف هرما کردستان هرما که یا فدرال بیتن منطقه هورامان و منطقه لورستان حتی که دیتا بصره جنوب عراق ببیته هرمک بغداد هرمک بید او نجف و کربلا و جهادی ببنه هرمک مثل و انبار و جهادی ببنه هرمک عراق اگر ببیته 5 هرمت کنفدرال هلبت هر گلک هر نتوایک جوانات تایبتمندی خواه بن یعنی بونمونه تو بهی سر شنگاره سر کرده که ازدی قانون اسلام تطبیق که چستنه بن شیعه بن هلبت ناکوکی چه بن جاو پرسێکی دیکەیە دکتۆر کامەران ڕاستیەکەی لەبارەی ئەگەری گۆڕانکاریەکان لە عێراق قسێکی دیاریکراویان تێگەشتێکی دیاریکراو هەیە کە ئەوەی ئەمریکا بەڕاستی سەرباری فشارەکان ئەوێ لە ڕێگەی هەڵبژاردنەکەیشەوە گۆڕانکاریەکی سیاسی وا لە ڕژێمی سیاسی لە عێراقا بێنێتە کایە بێنێتە ئارە کە دوورکەوتنەوەکە لە ئێران مسۆگەر بکە. ئەکرێ ئەمە بۆ ئەمریکا ئەکرێ هەڵبژاردن وەکو ئامرازێکی دیاریکراو بەکاربێنێت لە چوارچەوەی دەستێوەردانە یان هەرچیەکی دیکە ڕژێمێکی سیاسی دیاریکراو لە عێراق سەر پێ بخا کە دوور بێ لە ئێرانەوە و با بڵێن زیاتر
مەیلی بەلای ئەو گۆڕانکاریانەیە بێ کە لە ناوچەکەیە هەن. بله امریکا بلی امریکا چت به هنگاوه که حسا بابد بزدش خراب برو خرابتر بد 8 سالا سنال عراق حکم دکر دولتك دكتاتوري يا فاشي يا عرقي يا مذهبي يا سني يا ديني تشكر بو هيك كسك عراقي دوان 8 سالا دا آرام نبو بتري 5 مليون انسان عراقي هاتنا كشنه در بدر ومليون كل شارع عراقي ايراني مديتش 2003 ورجي شيعة إنا نسر حكمي همان عقلية وهمان ذهنية مقابلي السنة الشيعة بكارت إن أوجي چارة سريني نجبر بچنده چارە سەری ناتوێرێ داات و جارێکادی کچا سەدامی یان زەبای سەدامی یانژی هەندێک سنەیە دیێت تۆنترا و دژی شیعابینی سەر حکمی چارەسەری توێرێدایە پزگرێکت عێراقی ئاشتی و دیموکراتی و دیالۆگێ چارەسەر دبن و بجهئینانە دەستوری مشکلە عێراقی ساڵا 21 وەرە بجهنەئینانە دەستوری عێراقیە. سواس دەکەم بەڕێز سەلاح بوشی ئەو پرۆژه یاسایی کە جۆ ویلسن لە ئەمریکا پێشکەشی کردووە ویلسن و هاوڕێکانی قسەی زۆر لەسەر عێراقەکە ویلسن دیارە مەترسیەکی دیاریکراوی لای عێراقیەکان بە تایبەت دەستە بژێری شیعی دەسەڵاتداری شیعی لە عێراق دروست کردووە چونکە ناوی ناوە پرۆژه یاسای ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران. يعني أما ئەمە بۆچوونێکی ئەمریکیە وەڕانگە ئەم بۆچوونە ئەمریکیە بیاوێت لەسەر ئەمە دەسەڵاتی خۆی لەسەر ئەم بۆچوونە دروستکات و لەسەر ئەمە ئێمە پەیوەندیمان بە بۆچوونەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نییە. ئێمە پەیوەندیمان بۆ هەیە کە خۆمان بۆچوونی خۆمان کە تیاشی ئەەکەینەوە و ئێران دراوسەیە هاوڕێیە و هەندێک بۆچوون و ڕۆشتێنی باشی بوو بەرامبەر عێراق و هەروەها ئێران وتی کە مەسلحەتی عێراق لەگەڵ عێراقیەکانە و ئەمریکا و ویستی ئەمریکا بۆ بوونی خۆی لە عێراقا و هەندێک کێشە بۆ عێراق دروستەکە و بچی هەست ناکەن یان ترسی ئەوە نییە لەو چوارچەوەیە ئەمریکا هەنگاوێکی دیاریکراوە بەرامبەر بە عێراق بەرامبەر بە تایبەت گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران هەڵبگرێ زۆر جار مەسلەی بە ئامانجگرتنیان بردومانکردنیان باس کراوە. یعنی عێراق ئەمریکا هەوڵەیەت زەخت لە هێزە سەربازیە تایفەگەر عێراق بکە و هێزی سیاسی و بەهێزی سیاسیش و ئەو هەڵوێستەی هێزە سەربازیەکان یاخۆ هێزە چەکدارەکان پێشتر هەڵکراوە. ئەگەر ئەمریکا ئەوێ کە ناکۆکی دروست کە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ عێراق دروستی کردووە و ڕەنگە ئەمە بێتە هۆی ئەوەی کە سەرجەم هێزە سیاسەکان دشی ئەمریکا بۆستنەوە لەگەڵ هێزە چەکدارەکانە بن و ئەمە هیچ پەیوەندێکی سەربازی بێمونی و بەشداری سەربازیش ناکەین. تداخلی عەسکەری هێرشی سەربازی ڕاستیەکەی لای گروپە شیعیەکان نییە بۆچی بەشێک لە سەرکردەی گروپەکان وەکو میدیا عێراقیەکان هەندێک لە میدیا عێراقیەکان باسیەکەن خۆیان شاردوتەوە. مەبەستم سەرکردەی گروپە چەکدارەکانی عێراقە. پیاوی سەربازی یاخود دامەزراوی سەربازی هەندێک ڕۆشتێنیان هەیە بۆ ئەوەی نەبنە ئەوەی کە بنە ئامانجی ئەمریکا بۆی نەبنە وەکو بڵێ هۆکارێک بۆی ئەمریکا هێرشکا و ئەمە ئاگاداری کە لەلاەن هێزە چەکدارەکانی عێراقەوە مانای ئەوە نییە کە خۆی بشارێتەوە بەڵکو مانایەوەیە کە ئەوێت تەکتیکی سەربازی دروستکە بۆ ئەوەی پارێزگاری لە چوارچەوەی سیاسی دروستکە و ڕێگا بە ئەمریکا نەیە کە هێرشی ینی بەڕێز بوشی تۆ دان بەوایانەی کە بەشێکیان خۆیان شاردۆتەوە بەڵام تاکتیکێکی سەربازیە. بەڵێ
لەبارەی پرسیارەکەی تۆ دەستنی پرسیارەکەی تۆ وەکو چەنە باڕمان کردووە کە هێزە سیاسەکان خۆیان شاردوتەوە بەڵام ئەمە خۆشاردنەوەیەکی تەکتیکیە بۆی نەبنە ئامانجی هێرشەکانی دەرەوە و لە ئەنجامی ئەوەیە نظامی سیاسی عێراق لە دەستمانە چێ و ئەمەش تەکتیکێکە لایەن هێزە چەکدار عێراقیەکانەوە. گروپە چەکدارەکان سەرکردەکانیان پەیامیان پێگەیشتووە، ئاماژیان پێگەیشتووە بۆ ئەگەری بە ئامانجگرتن، بۆیە ئەم با بڵێن ئەم تاکتیکە سەربازیە هاتۆتە گۆڕێ. ئەم شتە زۆر وازە یان خۆ زۆر ڕوونە، زۆر ڕوونە و پێویستی بە قەڵەم و وەرەقە نییە. ئەمە هەڕەشێک لایەن ئەمریکاوە و باوەڕی ئەمریکا ئەوەیە کە ئێوێت میلیشیا سەربازیەکان بکا بە ئامانج و لە بەرامبەر ئەوەیە هێزە سەربازەکان یانی قۆ میلیشیا سەربازانە ئامانجیان ئەوەیە کە لەگەڵ ئەم کێشەیە مامەڵە بکە بە تایبەتی کێشەکانی دەرەوە. ئەمەش مانای ئەوە نییە کە ئێمە کارە سیاسەکانمان ڕاگرین و لە سەرەتای وتم هەندێک کاری هاوبەشەیە لە نێوان ئێمە و میلیشیا چەکدارەکان بۆ پاراستنی سیادە و سیاسەتی عێراق و ئەمڕۆ نظامی سیاسی عێراق جێگیرە و هیچ هێزێکی دەرەیشی لە ناو عێراقا بوونی نییە و گشت میلیشیا چەکدارەکان هیچ لە کاتی کشانەوەی ئەمریکای هیچ جۆرە هێزێکی سەربازی لە میلیشیای بوونی نامێنێ. کاک دکتۆر کامەران، پرسێکی دیاریکراو کە پەیوەستە بە با بڵێن دیمەنە سیاسیەکەی عێراقەوە پەیوەستە بە خودی شیعەکان خۆیانەوە، جۆرێک لە با بڵێن دووڕایی دیاریکراو و ڕوون بە شیعەکانەوە دیارە. هەندێکیان دەڵێن دەست و پەنجە لەگەڵ داواکاریەکانی ئەمریکا ئیسرائیل و پێشاتەکانی ناوچەکان نەرم بکەین، مەترسیەکان دوور بخەینەوە. هەندێکی دیکە نا پێ دەچێ بیانەوێ پێچ بکەنەوە بە دەوری مەترسیەکان و داواکاریەکانی ئەمریکایە و لەو نێوەندایە مقتەدا سەدر لە ماوەی ڕابردووە بەڕوونی وتی من بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناکەم لەگەڵ ئەم ڕژێمەی کە ئێستا لەگەڵ ئەم لایەنە سیاسیانەی کە ئێستا حکمی عێراقەکەن. ئەم دووڕاییە لە نێو شیعەکانە گرفتێکی دیاریکراو بۆ ڕژێمە سیاسیەکە دروستەکە بۆی نەتوانێت بڕیارێکی دیاریکراو بە سەداسەد وەسایەش بەرکو شیعە دەستپێکێدا هەوڵدا گەل هاتنا برێمەری ئەو ببنە یەک کوتلە و یەک دەنگ بێنێت مەیدانێدا پشتی هینگێ مەدیت هێزێت جیهانی و هێزێت هەرێمی شیعە پارچە پارچەکردن بگاوێ زیاتری 5 بۆ چۆن تەوەجهێت سنتێت شیعە لە عێراقی هەنە و هەندێک عێراقی هەندێک شیعە شوانە عێراقینە و نیشتیمان پەروەرن عێراقی گرێداینە هەندێک ژی ئەم دزانین نێزیکی ئەمریکانە و پەیوەندیتان گەل ئەمریکا خۆرترن هەندێک ژی حتا بێگاوێژی نکارینە خۆشبن باندۆرا ئیرانێ خلاص بکەن و ئەڤەژی هەموو لا تێنە ناسکردنێت ڕۆژانە گۆتار و تش سەرتێنە بەڵافکردنێ ji bo vê çendê jî mesele ne mesela şia û ne mesela sunnayê bêguman eger şia hemû yek deng jî bin û li Iraqê bihên hikûmeteke pêk bînin eger vê zihniyet û eqiliyetan nikebîtin Iraqeka aram çê nabîtiş berku pirsgirêka Iraqê ne pirsgirêka sunna û şia ne pirsgirêka Iraqê pirsgirêka eqiliyetê ya eqiliyeteka mutexellif هشتا العراقي هيا اكو قبيل ناكن وكو دين وكو مذهب وكو نتوى وكو چاندت جدا جدا وكو ديانت جدا جدا بوه چنده پیدویه دولتك قانوني یا دستوري العراقي هبيتن همو کس العراقي بنسي برا دستوري دابن دسالات هر 4 دسالات سرکی جيك بينه جدا کرنه و اف دسالاته هرك آزادانه کار خوابی کتنو رول بدن اگل العراقي نویسکار و روشنبیر و سیاست مدار و مدیا عراقي دور خواب بینیتن تایبتی جي ام دزانين عراق دقوناقا گندلیه گلک گران دا در بازبویا زیاتری میلیارکا دلارش بانقد عراق دزین افریقا شریکت و همی بانقد والله یک پرس بلای منو زور گرنگ حزکم با کورتی ولامی ایوور گرم استراتیجی ام ماویی هم اسرائیل هم امریکا تایبەت بە هەندێک لە وڵاتەکانی ناوچەکە بە لوبنان و بە سووریا و بە پێدەچە یەمەنیش
جا نازان بۆ عێراق وا بەیاننا لاوازکردنی پایتەختەکان بووە حکوومەتە ناوەندیەکان بووە بە دیاریکراوی ئەمە لە سووریا بینرا بۆی هەیە ئەمە ئەگەرێک بێ لەگەڵ عێراقا تاقی بکرێتەوە با بڵێن لاوازکردنی حکوومەتی ناوەندی چونکە با بڵێن ئەبێ بە لاوازکردنی پێکهاتەی شیعی و کوردکردنەوەی دەستی ئێران لە عێراق بله بباورا من صداسات تشتكي وسط ريدة العراق جيش بركو الوان 2003 ولا حتى انه كان 23 سالا دولة نافنديا عراق نكاري تشتكي بو قل عراق بكتو نكاري عراق كآرام يا سقامگير يا ديمقراطي تشكد هرشان ده بنافي عراق دولة كفيدرالية بل امش فيدراليزم العراق نابينين بو بچندجي اس تخمين دكم چارا نويسه عێراقی وەکی سووریە بیت ئەگەر خراپتر نەبی باش سواز دەکەم بەڕێز بوشی کاتم زۆر کەمە بەڵام پرسیارێک لەبارەی حەشدی شعبی و گروپە چەکدارەکانەوە لە بەڕێزە دەکەم ئەگەر چارەنووسی عێراق ڕژێمە سیاسیەکە بەسترا بێتەوە یان ببەسترێتەوە بە هەڵۆشانەوەی حەشدی شعبی شیعە دەسەڵاتداری شیعی دەوڵەتی عێراقی حەشدی شعبی گروپە چەکدارەکان هەڵەوە شوێنێتەوە یان خاتە ناو هێزە فەرمیەکانەوە تێکەڵ بە سیاسەتیانەکات یان نەخێر 45 ملیۆن عێراقیەکە بە قوربانی حەشدی شعبی بنچینەکانی هاوبەشیمە لە نێوان بەرە سیاسیەکان و سەربازیەکانە و هێزەکانی حەشدی شعبی کە هێزێکی فەرمین و ئەتوانن بەشداری هێزی دەسەڵاتداری عێراق بکەن هێزە سەربازیەکان لەگەڵ یەکگرتووی عێراق و سیاسی عێراقیدان کاتێک کە دەسەوەردانی سەربازی دەرەکی نەبێت ئەو هێزە سەربازیانە یان میلیشیا سەربازانە دەرەچن و بەشداری کاری سیاسیەکەن و ئەمەش کارێکی قورس نییە و لەبەر ئەوە هەمووان دروشمیان سربەخۆیی و باشی عێراقەوە ئەمە زۆر سپاس دەکەم سەلاح بوشی سەرۆکی ناوەندی عێراق بۆ توێژینەوەی استراتیژی لە زوومی ئێمە لەگەڵمانە بووی گەلێک سپاس دەستخۆش دکتۆر کامەران بەرواری ئێوەش مامۆستای زانکۆ و ئەندامی کۆنگرەی نوێی کوردستان کەنەکە لە دووەکەوە لەگەڵما بوون سپاس بۆ ئێوەش دکتۆر دەستخۆش بەدوعا